لە سلێمانی هێزێکی چەکدار بە دوو سیارەی جامڕەشەوە هەڵدەکوتنە سەر چێشخانەیەک و لە خاوەنی چێشخانەکە و چەند کەسێکی تریش دەدەن. کامەران محەممەد خاوەنی چێشخانەی کامەران لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا باز لە هۆکاری ئەو دەستدرێژیە دەکات کە لەلایەن ئەو چەکدارانەوە کراوەتە سەری و ئاشکرای دەکات کە چەند برینارێکیش هەیە. ڕاشی دەگەیەنێت کە بەڵگەی تەواویان لەبەردەستە و سکاڵاشیان تۆمار کردووە. ئەمڕۆ سعات 1:30 سعات بۆ 1:30 هێزێک هەڵی کوتایە سەرمان جامڕەش بوون سیارەکانیان دووە نەوشە بوون بە ڤیدۆک دامانە کە چیمان پێەکەن و چیمان لێەکەن و چێرجنێ و بە پۆلیس و ئاسایی ژێن لەگەڵیا ئەڵێم بۆچی پەلاماریان نام قۆناقەتفەن بۆ ئێرە پەلاماری سیلاحەکانمان میران لێ هێنامەوە بە 12 کەس پەلاماریان ناوم پەنجەم برینارە ئێرەم گورچینەم عینەشم بە لەقا تەسویرەکان هەمووی تایەتی هەموویمان گرتووە بە ڤیدۆ چێویستی دوای ئێنە بۆ کەناڵە بەڕێزەکان ئەڵێم لەبەر چی ئەماکەن 2000 جنێوی ناشرینیان پیاین ئەوەنە نەمانەوە دەستی خۆیانیان وەشان و ڕۆشتن ئیتر نازام ئەمی هێزە سەر بەکوێیە سەر بە چلایەنێکە ئێمە کاسبین تقریبانەوە 21 ساڵە لە عقاریا کاسبیەکەم هەتا ئێستا کەس پەنجەیەکی بۆ ڕانێکێشەوەم بە هەست و ئەمەیەک بێ ئەبێ بزانی چێن ئەمانە قوبوڵ ناکری ئەم وەسە ئاوایی بۆ ئەم بەرەڵاییە ڕووبرا بۆ هەموو هێزێک پێیا بێت وام کردە سەر کەسێک کاسبم لێرە ئەبێت بۆم ڕوونکەنەوە بزانم بۆچی قوربانجان بۆچی وامان ئەڵێن چیان ئەڵێ گوب خۆتۆ بۆ نییە قسەکەی وتی بەیانینەوە تان کوژین ئەم عەسلە و تێتان کوژین ئەم عەسلە بۆ ئەمان کوشن بۆچی بەرەڵاخانەیەرە شاری بێساحێبە من کرێکی ئەم کابرایە بووم ئەوە 8 ساڵە 9 ساڵە لەم دوکانەیە من هەموو شتەکانمان بە قانون و بە یاسایی تەواو کردووە محامی هەیە لە بینمانە ئەوە قانون ئەوە یاسا چۆن ئەڵێن نەخێنە بە ڕووتان بە ئاشکرا بێت سکاڵامان تۆبان کردووە چونەتە خەسخانە هەموو شتێک تەقریری تۆبی هەموو شتێکمان هەیە. وەک باس دەکرێت ڕەگی کێشەکە بۆ کێشەیەکی مڵکداری دەگەڕێتەوە. لە لای خۆیەوە یەکێک لە کەسوکاری خاوەن مڵکەکە باز لە کێشەکە دەکات کە لە نێوان خاوەن مڵکێک و کرێچەکەیدا بووە. ئاماژە بەوەش دەدات کە هیچ ئاگاداری ئەوە نییە کە هێزی چەکدار هەڵیان کوتاوەتە سەر چێشخانەکە. وتیشی ئەگەر هەر بەڵگەیەکیان هەیە یاسا لەسەر و هەمومانەوەیە. ئەوەی ڕاستی بێ ئەمڕۆ بەداخەوە کێشەیەکی بچوو قەوماوە لە بینی ساحب مڵکێک و کرێچیەکە عادەتەن مەشاکیلەکانی ئەمڕۆی وڵاتەکەمان زۆربەی زۆری بەهۆی قەیرانی داراییەوە مشکیلەکان کەوتۆتە بینی ساحب مڵک و کرێچیەوە. مشکلەی ئەم بەڕێزەش کە ناوی کامەرانە مدەتێکی زۆرە کرێچی ئێمەیە ماوەیەکیش ئەم کوڕەی لای ئێمە تەبلیغی کردووە کە شوێنەکەی بۆ چۆڵکە خۆشی ڕازی بووە زیا لە 7 مان کرێنەوە ئەمەشیان هەر احتیادیە لە دوای ئەوە شەداوای مەبلەغی پارەی کردووە ئەوەی کە لێرە کێشەکەی دروست کردووە ئێستا خۆتان شوێنەکە ببینن کە چۆن داڕوخاوە و داڕماوە ئەو کەسەوای لێ کردووە کە پێشتر مقابلەتان لەگەڵا کرد کە ناوی کامەرانە ئەمە معالمی شوێنێکە هەر خۆتان سەیری کەنەڵی وێرانەیە کرێکی ئەبێوە لە مڵکێ بکە ئەتوانێت ئەگەر بەڵگەی لایە لە ڕێی قانونەوە پێشکەشی بە دەستگاکانی دەوڵەتی بکە. خۆم شخصی خۆم ئاگاداری ئەو دەستگرێژیە نەبووم کە ئەو باسیەکە. هەڵکوتانە سەر چێشخانە کافتریا دەرمانخانە و شوێنی کارکردنی هاوڵاتیان بەچەکەوە و لێدان و هەڕەشەکردن لەلایەن دەسە و گروپی جیاواسی چەکدار ماوەیەکە بە چڕی ڕووی لە پەرەسەندن کردووە و خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. بە بڕوای چاودێرانی ڕەوشەکەش هۆکاری پەرەسەندنی ئەو حاڵەتە نەخوازراوانە بۆ باڵا دەستی حزبی چەکدار و سەروەرنەبوونی یاسا و لاوازی سیستەمی دادوەری دەگەڕێنەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.